سڵاتان لەبێت من کۆڤان عەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کردووە بە تایبەت لە ماوەی کابینەی نوێمە ئەوان تا ئێستا قەرزیان نەکردووە بەڵکو قەرزیان داوەتەوە. دەڵێن ئێمە زیاتر لە ملیارێک و نیو دۆلارمان داوەتەوە، واتە زیاتر لە 1 میلیارد دلار قەرزیان داوەتەوە. هەروە حکوومەت هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی واتە مەبەستم لە کابینەی نوێمە دەڵێت ئێمە کابینەی ئێمە کابینەی چاکسازیە. باشە سێ راپۆرتیان ڕەوانەی پەرلەمانی کوردستان کردووە. ئایا ئەم چاکسازیانە ئامانجی خۆیان پێکاوە؟ باشە وە کاریگاریەکانیان چی بووە؟ لەسەر ئەم بابەتانە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. دەڵێن ملیارێک و نیو قەرزمان داوەتەوە وە قەرزیشمان نەکردووە. ئێستا حکوومەت هەرێمی کوردستان بەگشتی چەند قەرزدارە کە ئەو قەرزانەتان داوەتەوە و لە کاتی نەناردنی ئەو بەشە بودجێش لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەو کات حکوومەت هەرێمی کوردستان دەیگوت لە سەرمایەداران پارەمان قەرز کردووە و دەشتن قەرزمان نەکردووە. مانە چۆنە؟ بەڵێ ئەوەی کە پێیوەست بێت بۆ قەرزەی کە لە سەرمایەداران دەکرا هەر کاتی خۆی قەرزەکان دەدراوە، ینی تەنها بۆەوەی کورتێنانەی کە بە شێوازێکی کاتی بوو لە سەرمایەداران وەردەگیرا بۆ ئەوەی ئێمە بتوانین موچەی پێ بدەین. بەڵام بەشەکانی تر پێیوەستە بە قەرزی بواری نەوت کە لەو ماوەیە ئەو مەبلەغی کە ئاماژە پێکرا دراوە و بەتەئکید لە گشت بوارەکانی تر ئێمە کۆمەڵێ قەرزمان دەستنیشان کردووە کە ئەمانە زیاتر پێیوەستە بەوەی کە چۆن ئێمە بتوانین مامەڵە لەگەڵ گشت بوارەکانی سەرمایە لە هەرێمی کوردستان بکەین، چ ئەو داهاتنی کە ئێستا هەمانە و شێوازێک ئێمە بەکاری دەینین، چونکە بەتاکید لە ماوەی ڕابردوو لەبەرەوەی حکوومەتی ئیتیحادی بەشە بودجێ هەرێمی کوردستانی ڕەوانە نەکردووە، ئێمە ناچار بووین کە بەشی زۆری داهاتی نەوت بدەینە موچە، بە هەمان شێواز بەشێکی بدەینە خزمەت گوزاریە سەرەکیەکان کە ئێمە پێشکەش دەکەین و ئەو بەشە خەرجی کە پێویستە وزارەتەکان کاری لەسەر بکەین و لە بەشێک لەو خزمەت گوزاریانەکە بواری کارەبایە کە بە دەرەجەیەک ئێمە خەرجیمان لە بواری کارەبا زۆر بووە، بەڵام ئێمە لە کابینەی نوێیەم توانیمان خەرجیەکانی کارەباش کەم بکەینەوە بە شێوازێکەوە زۆربەی اعتیمادی سەرەکیمان لەسەر غاز بێت بۆ بەرهەمێنانی کارەبا، هەروەها شێوازی ئیدارەدانی داهاتی کەرتی کارەبا و بەستنی پیوەری زیرە کە بەتەئکید ئەو پیوەرە زیرەکەی کە ئێمە دامانەوە نەکەنکان کەم کردوتەوە. بەڵێ بەتەئکید ئەمە کاریگەری هەبووە، چونکە ئێمە ڕێخستنەوەی داهات و ڕێخستنەوەی خەرجی لە ئەساسدا بووەوەی کە ئێمە بتوانین بەشێک لەو داهاتی هەمانە بتوانین قەرزی پێ بدەینەوە و قەرزانی قەرزدارە وەکو ژمارەی کۆتایی بەشێکی لە وزارەتی دارایی و لە سکرتارێتی ئەنجومەنی وەزیران خۆیان ئاماژەی پێ دەکەن کە ئەمانە بەشێک قەرز بە دۆلارە، بەشێکیشی بە دینارە، چونکە ئێمە دەزانینەوەی کە ئێمە دەستنیشانمان کردووە بەشێک لە پاشەکەوتی موچێ، بەشێکە لە استحقاقی مقاولەکانە کە تا ئێستا ماوە، بەشێکی پێویستە بە قەرزەکانی TBI کە نزیکە بڵێن زیاتر لە 4 میلیارد دلار یان بڵێن نزیکە بەڵێ بەتەئکید ئەوە خۆی لە چوارچێوەی ئەو داتایانەی کە سکرتارێتی ئەنجومەنی وەزیران کە خۆیان بەرپرسن لە داتاکانی قەرز بڵاو دەکەنەوە بە ڕسمی طبعاً بۆ ڕای گشتی و بۆ ئەوەی ڕقەمێکی جیاواز نەدەم دەتوانین ئێمە دواتر لە لای ئەوانەوە باز بکەین. ئەو قەرزایی کە داوتانەتەوە زیاتر لە ملیارێکە، ئایا داهاتی هەرێمی کوردستان زیادی کردووە یان ڕێکتان خستۆتەوە؟ ئەمە پەیوەستە بە ڕێخستنەوەی خەرجیەکان، چونکە بەشێک لە خەرجیەکان کە ئێمە کەممان کردوەوە توانیمان قەرزیشی لێ بدەین. وەکو باسم کرد ئەوەی کە لە بواری کارەبا ئێمە ڕێخستنەوەی خەرجیەکان، لە بواری نەوت و غاز ڕێخستنەوەی خەرجیەکان، هەروەها بودجەی تەشغیلی کە وزارەتەکان ئێستا پەیڕەو دەکەن، چونکە ئێمە بە سیستەمی KFMS لە سیستەمی بەڕێوەبردننی دارایی لە هەرێمی کوردستان کە سیستەمێکی ئەلکترۆنیە نێوان وزارەتەکان و
و ئەنجومەنی وەزیران و وزارەتی دارایی و ئابووری کە بە شێوازێکی ئەلکترۆنی دەکرێت هەموو داواکاریەکان بە ڕێگای ئەم سیستەمە دەبێت بۆیە توانی ومانە بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆلی بکەن هەروەهاندە خەرجیمان هەبوو پەیوەست بوو بە سوتەمەنی وزارەتەکان و کەرتی گشتی بە عام لژنەیەکی باڵا هەیە لە بینی وزارەتی ناوخۆ و وزارەتی دارایی و ئابووری و ئەنجومەنی وەزیران بەیەکەوە کاریان لەسەر کردووە بۆ ئەوەی ئێمە ڕێژەی خەرجکردنی سوتەمەنی بۆ وزارەتەکان بۆ کەمترین ئاست کەم بکەینەوە جگەلەوە پرۆسی پێشتر بە هەدەر درراوە یان ئێوە کەمتان کردوتەوە کامیانە بە هەردوو حاڵەتە چونکە کاتێک کە تۆ نەتوانی کۆنتترۆل بکەی و بە شێوازێک بۆ نمونە ئێستا بەشی هەرە زۆری خەرجیەکان بە تایبەت لە سوتەمەنی بە شێوازێکی ئەلکترۆنی دەدرێت تەنانەت لە بنزین خانەکان بۆیە تهدیدکردن و دەستنیشانکردنی کەمیەی بنزین بۆ نمونە گازوایل یان هەر سوتەمەنیەکی تر بۆ مؤسساتی حکوومەت پێویست جاران بڵێن هەیئەتێک نەبوو کە کۆنتترۆلی ئەم خەرجیانە بکات بەڵام ئێمە توانیمان لەم بەتاکیید پێشتریش وەکو لژنەی باڵا کارەکانی خۆی کردبوو بەڵام توانیمان بە شێوازێک ڕێک بخین کە ئێستا بە کەمترین ئاست ئێمە خەرجیەکان ینی خەرجی سوتەمەنی چونکە بەشێک بۆ لەو خەرجی زۆرانەی کە تا ئێستا کاری لەسەر دەکرا بە تایکید ئێمە لە بواری پێشمەرگەش چونکە بواری پێشمەرگە کۆنتترۆلکردنی خەرجیەکان لە بوارەکانی تر لە جێبەجێکردنی یاسایی چاکسازی چونکە بەشێک لەو داهاتانی کە بۆمان گەڕاوەتەوە لە قەرز گەڕاوەتەوە بەشێکی لەو قەرزە بازرگانیە کە پێشتر بە سەرمایهدارانیان بڵێن بە بازرگانەکان درابوون بەشێکیشی پێیوەستە بەو قەرزەی کە ئێمە چونکە داشکانێکمان کردبوو 15% لەو قەرزەی کە لەسەر هاوڵاتیان بوو وەکو پێشینە چ وەکو سولفە بوو یان وەکەوەی کە قەرزی کشت و کاڵی بێت یان پیشەسازی بێت لە بوارە جیاجیەکان بۆیە ئەمانە هەمویان بەیەکەوە کاتێک کە ئیدارە درا لە بە چەند بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە کاری لەسەر کرد حتمان توانیمان بە شێوازێک ڕێکی بخێنەوە ئەم جۆرە خەرجیانەوە ئەم جۆرە داهاتانە بە تەکید ئەم ژمارانە بڵاو کراوەتەوە لەلایەن وزارەتی دارایی و ئابووری بە شێوازێکی گشتی چونکە ئێمە داهاتی سەرەکیمان لە 200 ملیارە دەتوان هەم مانگێک موچە بدەن ئێستا بەپێی ئەو ڕێخستنەی کە کردومانە بە تەکید کورتهێنانی هەیە چونکە کاتێک کە ئێمە باسی 200 ملیارەکەکەین ئەوە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە حتمما تەسیری دەبێت لە بەشێکی بواری ئستیسماری بە تایبەت لە مەسلەی پرۆژەکان و ئەو پرۆژانەی کە پێویست ئێمە کاری لەسەر چونکە ئێستا بۆ موچە ڕێکخراوەتەوە بە شێوازێک لە داهاتی نەوت ئێمە تعاملمان لەگەڵ کردووە هەروەها ئەو بەشەکەی ترکە لە داهاتی ناوخۆی ڕێکخراوە و ئەو بەشەی کە دەمینێتەوە بۆ وەکو باسم کرد بەشێکی بۆ قەرزراوە و بەشێکیشی بۆ پرۆژەکان و خزمەت ئەوەی کە ئێستا دراوەتە وزارەتی دارایی و ئابووری بڵێ بەشێک لەو داهاتی چونکە ئێمە داهاتی نەو دوو بەشە بەشێکی خەرجیەکانە بەشێکی وزارەتی دارایی و ئابووری وەردەگریت ئەو بەشەی کە چووەتە خەرجی بەشێکی چووەتە قەرزەکان باش دکتۆر زۆر جار دەڵێن لە یەکێ لە حکوومەت هەرێمی کوردستان دەڵێن نەوت بە 20 دۆلارە موچە هەروەکو خۆیەتی دەچێتە زیاتر لە 100 دۆلاریش هەروەکو خۆیەتی مەبەست لەوەکو خۆیەتی کەم و زیادەکە نییە باشە لە دواکەوتن و ئەمانەیە ینی بۆ بەردەوام چاومان لە بەغدا بێت ینی ئەوەی کە وەکو استراتیژیت ئێمە کارمان لەسەر کردووەوەیە کە نەک تەنها چاومان لە بەغدا نەبێت بەڵکو چاومان لە داهاتی نەوتیش نەبێت بە شێوێک لە شێوەکان یعنی نەبێتە داهاتێکی سەرەکی کە ئێمە هەموو سکتەرەکان پێی بەڕێوە ببین ئێستا بە پرۆسەی ڕێخستنەوەی باج کە چاکسازی لە بواری باج کراوە هەروەها لە ڕێخستنەوەی داهاتەکان و بۆ ئەلکترۆنیکردنی داهاتەکان کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە و تەسەور دەکەین کە ئێمە بتوانین بگەینە قۆناغێک کاریگەری هەبوو بێت لەسەرەوەی کە داهاتی سەرەکیمان بریتی بێت لە داهاتی ناوخۆیی و لەو ڕسومات و لەو خزمەت گوزاریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات لەو سەردانانەی کە ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت بۆ وزارەتەکان دەکات پەیامی سەرەکی ئەوەیە چۆن بتوانین کارەکانی خۆمان ڕێک بخەین و ئەم وزارەتانە بەپێی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش دەکەن بۆ هاوڵاتیان باشترین کوالیتی بێت و لە هەمان کاتیشدا بە شێوازێکی خێرا بێت ڕۆتینی تیانە بێت و لە هەمان کاتیشدا ئەو داهاتەی کە لەو خزمەت گوزاریانە دێت بە شێوازێک بخرێتە بودجەی یان خەزینەی گشتی کە لە وزارەتی دارایی و ئابووری باش دکتۆر بەپێی ئەو چاکسازیانەی کە کراون تا ئێستا کەمێک داهات گەڕاوەتەوە بۆ
حکوومەت و داهاتی گشتی بەڵام پێشتر زیاتر لە 800 میلیارد بۆ موچە تەرخانە کرا ئێستا زیادی کردووە لە برێەوەی کەم بک زیادی کردو هۆکارەکەی چییە؟ خێر ئەمووی بەو شێوازە نییە کە باز دەکرێت تۆ خۆت تقریبان ئێمە لە هەموو کاتێکە نزیکە 900 میلیارمان پێویست بووە بەڵام ئێستا 900 زیاترە 900 لە زۆر جار زیادەکە زۆر جار کەم دەکات پێیوەستە بە سیستەمی موچە و ئالیەتی پێدانی موچە چونکە ئەمە شتێکی بڵێن شتێکە کە تەحول دەکات گۆڕانکاری بەسەردادێت بۆ نموناوەی کە لە بواری پێشمەرگە بە تاکید مەسلەی پلە بەرزکردنەوە لە بواری هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئێمە بواری خانەنشینی لە بوارەکانی تر بە تاکید بەشێک لەو خەرجیانەی کە ئێمە پێشکەشمان کردووە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە یاسای موچێ وەرگتووە لێتان بڕیوە بڵێ ئەمانە ئێمە نزیکە 4000 کەسر دەبێت ینی 4000 زیاتر تقریبا بڵێ بە تاکید ئەمە مانگانە دەگەڕێتەوە ئێمە 13000 کەس هەبوون کە لە وزارەتی کاروباری شەهیدان موچیان وەردەگرت مانگانە بە ناوی بەخێوکەری شەهید کە هیچ بنەمایەکی یاسایی نەبوو ئەوە مانگانە داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ئەو بەشەی کە لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە تایبەت لەوەی کە لە ژنەی پشکنین دووبارە کارەکانی خۆیان کردووە بەشێک لە داهاتەکان گەڕاوەتەوە بەڵام وەکو ژمارەی ئەساسی باسم کرد چونکە ئێمە کاتێکە لەو بوارە کەممان کردووە لە هەمان کاتیشدا خەڵکێکی مستحق بوون بە تایبەت ئەوانەی کە خاوەن پێداویستیە تایبەتەکان دووبارە موچیان بۆ بەستراوەتەوە چونکە ئەمانە استحقاقیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بەشێک لە شەهیدانی بڵێن وارسی شەهیدانی شەڕی داعش بە تاکید پێشتر لە وزارەتی پێشمەرگە موچەکانیان وەردەگرت بەشێک لە شایستەکانیان کەم بوو بەڵام ئێستا گوازراوەتەوە سەر وزارەتی کاروباری شەهیدان کە بە تاکید هاوشێوەی شەهیدە سەربەزەکان ئەوان موچەکانیان ڕێکخراوەتەوە ئەوانەی کە لە وزارەتی ناوخۆش بوون بە هەمان شێواز مامەڵەی لەگەڵ کراوە بۆیە ئەمە سیستەمی موچە بە شێوازێکی گشتیەوەی کە ئێمە باسی دەکەین ئێستا لە چوارچێوەی ئەنجومەنی ڕاژە کە دەستی بەکارەکانی کردووە و لە چوارچێوەی لژنەی بڕیاری ژمارە 33 ئەنجومەنی وەزیران لە دووبارە پێداچوونەوە بە هەیکەلیەتی وزارەتەکانەوە بە تاکید ئێمە دەتوانین کارەکانی خۆمان ڕێک بخەین خاڵێکی تر هەیە ئێمە بەشێک دامەزراندنمان هەبووە چونکە دامەزراندنی بۆ نمونە پزیشکان تا ئێستا بەردەوامە دامەزراندنی نزیکە 6000 مامۆستا کە ڕاستە گرێبەست بوون بەڵام دواتر بوونە هەمیشەی جگەلەوە بەشێک لە فەرمانگەکان نەقسی میلاکیان هەبوو چونکە ڕاستە ئێمە لە هەندە وزارەت زیادە میلاکمان هەیە بەڵام بەشێکی نەقسی میلاک هەبوو کۆمەڵێک گرێبەستیان بۆ زیاد کرد ئێستا بە کۆی گشتی نێزیکە میلاکیان زیادە بەڵێ بە تاکید ئێستا لە چوارچێوەی بڕیاری ژمارە 33 پێداچوونیان بە گشت وزارەتەکان کردووە ئێستا تەحدیدی زیادە میلاک دەکرێت و بە شێوازێک دەبێت وزارەت دوجار ینی ئەو سەرەکەی چۆنە چیان لێ یەکەن بڕیاری کۆتایی بۆ ئەو مۆزوع نەدراوە چونکە ئێمە وەکو باسم کرد بەشێک لە وزارەتەکان نەقسیان هەیە بۆ نمونە لە سەردانی ئەمڕۆی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ وزارەتی داد بۆمان دەرکەوت کە لەم وزارەتە خزمەت گوزاریەکانیان زۆرە کە پێشکەش دەکەن لە هەمان کاتیشدا نەقسیان هەیە لە میلاک بە تایبەت لە هەندە بوارە بۆ نمونە ژمێرکارە یاساییە لە هەندە بواری ترە خزمەت گوزارە ئەمەش حتمما پێویست دەکا کە ئێمە بتوانین زیادە میلاکی وزارەتەکانی تر بگوازینەوە سەر ئەم وزارەتە بەشێکی تریشکەوەی کە کارمان لەسەر کردووە ئێستا دەرگایی گواستنەوە بە تایبەت لەو وزارەتانەی کە نەقسیان هەیە هەموو جارێک داوا دەکەن بە نووسراوی ڕسمی بێت یان خۆیان ڕاستەوخۆ لەگەڵ ئەنجومەنی وەزیران تەنسیقەکەن بۆەوەی کە لە وزارەتەکانی تر ئەگەر هەبێت خەڵکێک بتوانیت یان نیازی هەبێت ئێستا تەمان حتمما بە شێوازێکی اختیاریە ئەو کاتی حتمما بەپێی پێداویستی ئیجباری نییە ئێستا بەڵام بە شێوازێک بەوەی کە ئێمە تەمان دەبێت ڕەچاوی سنووری جوگرافی بکەین پێداویستی فەرمانگەکان و تەنانەت بەرژەوەندی فەرمانبەریش چونکە فەرمانبەریش حتمما خۆتەزانی پرسی سنووری جوگرافی و تەکلوفەی دەوامکردن و تەکلوفەی مانەوە حتمما ئەمانە هەمووی ڕەچاو دەکرێت بۆیە شتێک نابێت کە لە دەرەوەی پرەنسیپی عەدالەت لەوەتێکە چاکسازیتان دەست پێ کردووە لە ماوەی ئەم 3 ساڵی تەمەنی کابینی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان چەند کەس
موچەی نایاساییان وەرگرتووە ئێوە بڕیوتانە ئەگەر داتایەکی درستیش بە نزیکەی بە داتای درستەوەی کە باسم کرد لە 4,000 زیاتر ئێمە ئەوەی کە دوو موچیان وەرگرت بوو موچەکانیانمان بڕیوە ینی کۆتایی پێ هاتووە چونکە تەنها یەک موچە وەرەگرن بەڵام ئێمە لە خانە نشینی بە هەمان شێواز شتێکی ڕۆتین هەیە کەەوە خەڵکێک کە بڵێن خانە نشینە بەڵام وەرەسەی هەیە وفاتی کردووە ئێستا وەرەسەی نەماوە ئەمانە بە شێوازێکی ڕۆژانە تقریبان بە شێوازێکی یاساییە نێزیکە تەنها لە چەند مانگی ڕابردوو 2000 زیاتر ئێمە بەس تەنها لە خانە نشینی موچیان کۆتایی پێهات ئێستا فۆرمێکی تر دابش کراوە لەسەر گشت خانە نشینان کە تەواوی زانیاری خانەنشینان یان وارسی خانەنشینان تۆمار دەکرێت بەوەی کە دووبارە ئەوانەی کە نامستحقن حتمما موچەکانیان نامێنێت ماون ئەو کەسانە ماون کە دوو موچە بەنایاسایی وەرگرت تا ئێستا بەپێی ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەستی وزارەتی دارایی و ئابووری و خانەنشینیە ئەوەی کە هەبووە بڕیویانە بەڵام ئێستا لە ماوەیەکی نزیکە سیستەمێکی ئەلکترۆنی خانەنشینی ئەویش دەشتە بواری جێبەجێکردن حتمما بە شێوازێکی بنبڕ ئەمە کۆنتترۆل دەکرێت چونکە ئەو کاتی هیچ مەجاالیەوە نابێت کە خەڵکێک استیفادە جارێت دوو جار سوودمەند بێت لە بودجێ گشتی لە هەمان کاتیشدا یان بە نایاسایی موچێک وەگرێت ئەمە بەرامبەر دەگرنە بەریان بەڵێ بە تاکید یاسای چاکسازی ئەمەی ڕێخستووە و موچەیەکیان نامێنێت ئەوەی کە دوو موچەی هەیە ئەوانەی کە مستحق نین حتمما موچەکانیان کۆتایی پێدێت ئەوەی کە زیادیشان وەرگرتووە لیان وەردەگریان لە بەرامبەر ناگیرێت کە لەو یاسای چاکسازی جێبەجێکردنی یاسای چاکسازی هیچ لێکەوتەیەکی دارایی و دادوەری ناکەوتە سەر یان جینایی ناکەوتە سەر فەرمانبەر یان ئەوانەی کە سەرپێچیان کردووە تا 1 2020 دوای 1 2020 ئەگەر موچەیەکی زیاد وەریگیرا بێتەوە لێ وەردەگرنەوە یان ڕێکاری یاسایی دەگرێتە بەپێی ئەو یاسا بەرکارانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان چاکسازیەکان ئامانجی خۆیان پێکاوە لە گشت خاڵەکانی هێڵی سەرەکییان ئاستی سەرەکی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆی کردووە بۆ نمونە لە ڕێخستنەوەی وەزیفەی گشتی یاسای چاکسازی دەکردووە لە هەمان کاتیشدا دەستی کردووە بە دامەزراندنی ئەنجومەنی ڕاژە کە یەکێک لە کێشەکان لەوێ چارەسەر دەکات وە سیستەمی بایۆمەتری ئێمە لە بواری زێدەڕۆیی لەسەر مڵکی گشتی یاسایی چارەسەرکردنی زێدەڕۆییمان دەرکردو بە تەملیکردنی زێدەڕۆیەکان کە لە سنووری شارەوەیانیەکان کراوە ئەمە ئەم یاسایەوە ساڵێک دەبێت چوەتە بواری جێبەجێکردن و کارەکانی خۆی دەکات بۆیە لەو بوارانەی کە ئێمە وەکو چاکسازی دەستنیشانمان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە گشت ئەو خاڵانەی کە دەستنیشانی کرد وەکو ئاستی یەکەمی کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چاکسازی کاری لەسەر کردووە چ لە بواری سەروەری یاسا بێت یان لە بواری وەزیفەی گشتی بێت لە چاکسازی لە بواری باج وەکو ئاماژەم پێکرد ئێمە نێزیکە حەف بڕیار لە ئەنجومەنی وەزیران دەرچووە کە بە شێوازێکی گشتیان بڕیارانە بواری باجی ڕێخستۆتەوە ئێستا بە کەمترین تەهەڕوب هەیە لە بواری باج بەڵام حتمما هێشتا ماوە بەوەی کە ئێمە فەرمانگەکانی باج و فەرمانبەرەکانی باج سیستەمی کۆکردنەوەی باج بە تاکید لەلایەن ڕۆڵی فەرمانگەی ئێوە چ بووە لە کاتێکدا هەم دەستی دەستپاچی هەیە هەم دیوانی چاودێری داراییش هەیە بەڵێ دەستی دەستپاکی بە پێی یاسا کارەکانی خۆی دەکات دیوانی چاودێری دارایی وەکو دوو دەستەی سربەخۆ لە دەرەوەی سنووری حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆیان دەکەن بەڵام چاودێرن لەسەر کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە لە بواری دارایی بێت ئەوەی کە لە بواری دەستپاکی و بوارەکانی تر بێت وەکو فەرمانگەی هەمانگی و بەدواداچوون ڕۆلی لە چاودێریە و بەدواداچوونی جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانە و هەماهەنگیکردن نێوان وەزارەتەکان بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانە هەروەها جێبەجێکردنی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە گشت ئاستەکان لێرەدا بەشێک لەو کارانەی کە بە هاوبەشی کارمان کردووە لەگەڵ دیوانی چاودێری دارایی و هەروەها دەستەی دەستپاکی بۆ نمونە استراتیژیەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی وەزیرانە کە
دەستەی دەستپاکی کاری لەسەر کردووە لە هەمان کاتیشدا لیژنەی هاوبەشی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان لەگەڵ دیوانی چاودێری دارایی ئەتیحادی بە یەکەوە کاریان کردووە ڕاپۆرتی هاوبەشیان کردووە وەکو فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون ئەرکی هەماهەنگیکردن و هاوکاریکردنی هەردوو دیوان بووە بۆ ئەوەی کارەکانی خۆیان تەواو بکەن خۆشبەختانە ڕاپۆرتی هاوبەشیان پێشکەش کردو و هەموو خەرجی و داهاتەکانی هەرێمی کوردستانیان بڵێن وردبینی تیا کرد و لە هەمان کاتیشدا ئێمە ئێستا لە قۆناغیەوەین ئەو ڕاستپاردانەی کە لە ڕاپۆرتی هاوبەش هاتووە بۆ چارەسەرکردنی پرسی ژمێرکاری و پرسی ڕێخستنەوەی سیستەمی ژمێرکاری چ لە ڕووی یاسایی بێت یان ڕێنمایی یان پەیڕە و ئێمە کارەکانی خۆمان لەسەرکەن بۆیە لە هەموو ئەو باران ئێمە تەعاون و تەنسیقمان هەبوو ئێمە دەستەیەکی تریشمانەیە کە زۆر گرنگە و ڕۆلی بەرچاوی هەبووە لە ماوەی ڕابردوو بۆ بەرگریکردن لە مافی گشتی بەرگریکردن لە مافی حکوومەتی هەرێمی کوردستان و لە مولکی گشتی بریتی بۆ لە داواکاری گشتی ینی چەندین بۆ نمونە ئێمە 6 کۆبنەوەی هاوبەشی دەستەی دەستپاکی دیوانی چاودێری دارایی و داواکاری گشتی و فەرمانگەی هەماهەنگی و بەدووادا چوونمان کردووە لە ماوەی ڕابردوو جگەلەوەی کە بەردەوامی ئێمە تەنسیقمان هەبووە بۆەوەی کە بتوانین لە هەر شوێنێک کە بڵێن مافی گشتی پێشێل دەکرێت یان پێویست دەکات بەرگری دروست ناکرێت بە هیچ شێوەیەک لە هەندێک شوێن لەوانەیە حزبە سیاسیەکان ئەو شوێنانیان داگیر کردبێ و بۆ خۆیان و ئەوان تیایدا بن نەخێر تا ئێستاەوەی کە ئێمە کارمان کردووە بە تایبەت ئەوانەی کە ئێستا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کارمان کردووە خۆتان دەزان حکوومەتێکی ئەتیلافیە هەموو ئەو کارانەی کە کردویانە چ داواکاری گشتی بێت دەستەی دەستپاکییان دیوانی چاودێری کارەکانی خۆمان کردووە بۆ نمونە دیوانی چاودێری دارایی لە هەموو دەواازەکانی هەرێمی کوردستان کارەکانی خۆی کردووە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان لە هەمان کاتیشدا ئێمە دەزانین داواکاری گشتی لە ماوەی ڕابردوو توانی بە دەیان ملیار دینار بگەڕێتەوە بۆ خەزینەی دەوڵەت کاتێک کە بۆ نمونە چ بڕیارە یاساییەکان دەبێت یان بڵێن بڕیاری دادگا کە لە بەرژەوەندی لایەنێک بوو بێت داواکاری گشتی بەشێک بووە لە دادگاکان و بەشێک بووە لە بەدواداچوونی ئەو کێسانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەە بۆیە بە تاکید ئەم دەستگایانە ڕۆلی بەرچاویان هەبووە فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون تەنها ڕۆلی تەنسیق و هەماهەنگیکردن و پاڵپشتیکردن و هەروەها ئاسانکاری بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەی کە ئەم دەستە سەر بەخۆیان هەیە پێداچونەوە بە دۆسەی فەرمانبەران بە کۆتایی هاتووە یاخودنا ئێمە دوو پرۆسەمان هەیە پرۆسەیەکیان پەیوەستە بە پێداچوونەوە بە دۆسەی فەرمانبەران تەمان پێداچوونەوەی پێکراوە کۆتایی پێهاتەوە بەڵام کۆمەڵی ئیشکالیاتی یاساییمان هەبوو لە جێبەجێکردنە چونکە ئەوەی کە لە یاسای چاکسازی هاتووە بە ئەسەرێکی ڕەجعی دەگەڕێتەوە بۆیە یەکێک لە گرفتەکان بریتی بووە لە ساڵی 91 تا ئەمڕۆ بۆ نمونە چەندین حاڵەتی دوو ئیدارەیی هەبووە لە هەندە شوێن یان لە حاڵەتی جیاوازی لە ڕێنمایی هەبووە جیاوازی لە جێبەجێکردنی ڕێنمایی لە هەندە مؤسسات جیاواز لە مؤسساتەکانی تر ئەمەوای کردووە کە جۆرێک لە ئیشکال هەبێت لە مەسلەی تەوحید بۆیە لیژنەیەکی تایبەتمەند لە وزارەتی دارایی و ئابووری بە هەماهەنگی لەگەڵ دەستەی دەستپاکی و دیوانی چاودێری دارایی ئێستا بەیەکەوە کاریان کردووە کۆمەڵی ڕاستپاردە و پێشنیاریان پێشکەش کردووە بەوەی کە چۆن بتوانین ئێمە ئەم پرسەپرسی زامنکردنی مافی فەرمانبەران پرسی عەدالەت و دادپەروەری لە ڕێخستنەوەی پلەی فەرمانبەری بە شێوازێک ڕێک بخرێت کە لە چوارچێوەی یاسا و ڕێنمایی و بەرکارەکان بێت هەروەها جۆرێک تەوحید هەبێت لە پێداچوونەوە کاتێک کە ئێمە باسی فەرمانبەری مەدەنی دەکەین 333,000 دۆسەی کاتێک کە پێداچوونەوەی بۆ دەکەی حتمما لجانی جیاوازن ئەم لجانانە لە ئاستی بڵێن لە توانای کارگێڕی توانای یاساییان لەوانەیە جیاواز بیت لەگەڵەوەی ترا بۆیە ئێمە ئێستا وەکو ئەو پێشنیارەی کە کراوە ئەم کارە لە چوارچێوەی ئەنجومەنی ڕاژە ڕێک بخەینەوە چونکە ئەو کاتی ئەنجومەنی ڕاژە بەشێک لە ئەرکەکانی دەبینیت بەوەی بە شێوازێک مامەڵی لەگەڵ بکات لە هەمان کاتیشدا ئێستا لە فێسی دووەمی بایۆمتری سیستەمی HR-مان دروست کردووە کە ئەم سیستەمە هەموو توانە مرۆییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوی داتابێسێک ڕێک دەخا کە هەموو وزارەتەکان بەیەکەوە دەبەسترێتەوە ئەو کاتیش ئەمە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە حتمما ئەم بابەتانە بە شێوازی سیستماتیک ڕێک بخەین. دوایین پرسیارم سەبارەت بە
سکاڵاکانە سندوقی سکاڵا لە فەرمانگە حکومیەکان هەبوو کە خەڵک متمانەی نەبوو دەگو سکاڵاش تۆمار بکەین بەرپرسەکە دەیدڕێنێت ئێوەش سکاڵای ئەلکترۆنی تەنەوە بسانم ئەگەر هەڵ نەبمداناوە خەڵک سکاڵاتان بۆ دەنێرێت ئێمە لە وەکو فەرمانگەیەمان یو بەدواداچوون بە تاکی سکاڵای ئەلکترۆنیمان هەبووە و لە هەمان کاتیشدا بە هێڵی تەلەفۆنی بە بەردەوام خەڵک پەیوەندی کردووە لە هەمان کاتیشدا لە وزارەتەکان هەموو دەستگاکانی پەیوەندیان بەڵێ بە تاکید چونکە ئێمە ئێستا ئەم بابەتەمان ڕێخست بە ڕێگای بە هاوکاری فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ئێستا سیستەمێکی سکاڵای مرکزی دانراوە کە ئەم سیستەمە هەموو وزارەتەکان و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێوە بەستراوەتەوە خەڵک دەتوانێت ڕاستەوخۆ سکاڵای خۆی بە ڕێگای ئەم سیستەمە تەمان ئەم سیستەمە لە ماوەیەکی زۆر کورتە دەکەوتە بەردەستی هاوڵاتیان و دەتوانن لە هەر فەرمانگەیەک لە هەر شوێنێک بێت ئەوان سکاڵای خۆیان پێشکەش بکەن جگەلەوەی کە وەکو باسم کرد پرۆسەی وەرگرتنی سکاڵا لە وزارەتەکان بەردەوام بوو و وەکو فەرمانگە بە دوواداچوونی ئەم پرۆسەیەمان کردووە تەنانەت لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەو سکاڵایانەی کە پێشکەشی سەرۆکایەتی دیوان دەکرا نووسراوەکان ڕەوانەی وزارەتەکان دەکرا ئێمە وەکو فەرمانگە بە دوواداچوونی وەڵامدانەوەی سکاڵاکانمان دەکرد بۆیە ئەمە سیستەمێکە کە ئێستا پێم وایە یەکێکە لە گرنگترین ئەو بابەتانەی کە دەتوانین بڵێن نێزیکردنەوە کە ئامانجی سەرەکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی بۆ لە نێزیکردنی حکوومەت لە خەڵک کە ڕاستەوخۆ دەتوانن دەنگی خۆیان بگەینە هەموو فەرمانگەکانی سپاس بۆ دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەمانجی و بە دوواداچوون کە لەگەڵمان بوو زۆر سپاس بەخێر بێت سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشیدا بێت.